باخذ زمانك عربي بي تركي بي كردي بي بس زماني دايك يحتاج موارد مسري باريزن باريس نايب كين ام هجي هبن يك زماني دايك قالك يشيرينا هكا زماني دايك نبي توجد مجنينا وكا زماني دايك كردية متمسنية كردينا بەڕای من میدیا لە کوردستان ڕۆڵێکی ئەو توی نەبووە لە بەرەو پێشبردننی زمانی دایک هەتا بڵێ مەتوانم ڕۆڵێکی نێگەتیڤی هەبوو بە تایبەتی ئەو میدیانەی ئێستا پێیابوون ئەو میدیا تەرفیەکان کە زۆرتر چۆن بڵێ پرۆمۆت یاخود ئەوتان ئێمەش فێری ئەو زمانە بووین زۆرتر بایەخ بە کاڵابیانەکانە دەن زۆرتر ئەو شتانیان بەلاوە گرنگکە کە مرۆڤ ئەبێت لاسایی بکاتەوە ئەو شتانی کە بەڕاستی لە کەلتوری ئێمەیانین هێناون. بەڕای من حکومەت بێ بەرپرسیارە لەو بابەتەی چونکە وزارەتی پەروەردە پێویستە بە ئەرکی خۆی هەستیتن گرنگی بە زمانی کوردی بدەن چونکە زمانی کوردی لە هەموو زمانی دایک لە هەموو جیهاندا گرنگیکی تایبەتی پێدەدرێتن لەسەر هەموو زمانەکانی ترە بەس ئێستا ئەگەر تەماشا بکەن زمانەکانی تر تایبەت ئینگلیسی لە سەرروتری زمانی کوردی دانراوە.